لە سنووری قەزای ڕانیا کەمپێنی کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ لێقەوماوانی بوومە لەرزەکەی پارێزگای کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستان کۆتایی هات. سەرپەرشتیاری کەمپێنەکە دەڵێت لە ماوەی 4 ڕۆژدا توانیویانە بڕی 16 ملیۆن دینار و 5 بار هەڵگر کەلوپەل و پێداویستی کۆبکەنەوە و دواتر لە ڕێگەی لیژنەیەکەوە دەیگەێننە لێقەوماوانی کرماشان. لەو کەمپینە لە هەر یەک لە ناوەندی شاری ڕانیا ناحیەی حاجیاوە و چوار قوڕنا بنکەکانی کۆمەکۆکردنەوە دانران. خۆشبەختانە خەڵکی ناوچەکە بەو پەڕی تامەزرۆییەوە بە ڕێژەیەکی زۆر پشتگیری کەمپینەکەی کرد بۆیە لە ماوەی 4 ڕۆژدا توانرا نزیک بە 5 تڕێلا کەلوپەلی هەمەجۆر کە خۆشبەختانە بەشێکی زۆری کەلوپەلەکان تازن لەو کەمپینەدا کۆ بکرێتەوە، هەروەها بڕی 16 ملیۆن و 17,500 دینار وەک کۆمەکی مادی کۆکرایەوە. ئەم پارەیە بە لیژنەیەکی هاوبەش لە ڕانیە و چوارقوڕنە و حاجیاوە لە ڕێگای خواستی خەڵکی بەرکەوتووی کرماشان خۆیەوە کە تیمەکانمان بەردەوام پەیوەندی ڕاستەوخۆیان لەگەڵ هەیە کۆمەڵە کەلوپەلی زۆر بۆ بەرکەوتوانی کرماشان کردراوە. لە ئێستادا لە قۆناغی کۆتایی کەمپینەکەداین.